افرجت هاتينا برگتن 8 6 حتی 5 7 السایلوها فیدی 28000 تن سایلوها زا شیخان 27000 هر روسا سایلوها زا خو 13000 آن کو همشی بیج حتی میگه که 68000 تن هاتینا برگتن روشيد اولي سيشار روجا سياره درباز بند خالد كان هذا تقريبا اسبوع كشيترا وشكي يكي نادي خالد بن بيجي سياره تمشي السياره خالد بيتو شو البريبه تشيت هذا قال خالد كان بس مشكله فلاحي رصيدي واني كيما وش بيري قال لك انك عالمي مايا فقط جيت ترى فلاح جي دمرينا يعني رصيد بواند فيته يعني هذه مشكله وانا بس وقت دي شو البريبه تشيت وما ناكل زەرێکی زۆرە نەخۆشی ڕقە ساڵانە زەرێکی زۆر لە فەلاحەدا وەکو ئەمساڵ زەرەرەکەی زۆرتر بووە زۆر زیاتر لە ساڵانی پێشووتر زەرەرەکەی زیاتر بووە چەند جوار هۆکاری هەیە هۆکارێک لەوانە ئەڵێن باە با هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوە دوو هۆکارەکەی گەڕە و گەرمایە ڕۆژ گەرمە و شەویش فێنکە زیاتر تەسیری بۆ سەر نەخۆشیەکە بێ هۆکارێکی تر لەوە کە جوتیاران باسیەکەن بەس لەوە ئەکەن ئەڵێن ئۆکارەکەی جاڵجاڵۆکەیە ئەمە جوتیاری قەڵبەزین لەبەری شارە زۆر لە مانگی سێ و خەریکی ئەم شووتیە هەتا ئیسا ئەوەتە ڕقە لێدا و هیچ بەروومێکمان نییە ئینجار ئەوەتە ئەمە سی دووە لەم عەرزە دوو ئینم لێبار کردووە سیارەکەی هەمووی هەردووگیان 500,000 کردوتو جا سی دووە لەم عەرز ئێمە ئەمە 6 ملیۆنمانتیا سەرفکردن لەگەڵ ئەو پیاوە I am Deputy Mayor in the city of Brussels in charge of culture, tourism and major events. So today it's a concert in Hello Summer, which is our summer activity for people in Brussels. And it's very important, you know, with the coronavirus, it's very important, you know, that culture is alive in Brussels. You know, Brussels, capital of Belgium, also capital of Europe. We have 184 nationalities living together here, and it's very important to send that message that culture is alive in Brussels. After 5 months of living at home and just going out for work, for the rest of the time we're just at home, we're very happy that there's still something of the city with a lot of culture and a lot of good vibes, and still they keep care of the summer vibes of Brussels, and it's very important.